لەسەرم بابەتە زیاتر دەوەستین میوانداری بەڕێز ڕەسەن ڕەمزیمان کردووە کە چاودێری کاروباری تورکیایە و لەگەڵمان دەبێت بەڕێز ڕەسەنم کاتت باش بەخێر هاتی. زۆر سپاس. من باسی دوو فاکتەری گرنگم کرد ئەویش دابەزینی بەهای لیرێ بەرامبەر بە دۆلار و هەروەها ڕێژەی بەرزی هەڵاوسان لە تورکیا. ئەمە چۆن ئەتوانرێ بە بەڵێنێکی هەڵبژاردن چارەسەر بکرێت؟ ئایا دەمودەست ئەتوانێ یاخود چی بۆ بکرێت؟ بەڵێ ئابووری تورکیا لە ژێر فشارێکی زۆر گەورەدایە ئێستاکە بەخۆیەوەی کە چوونەتە حاڵەتێکی هەڵبژاردنیشەوە وەکو کارتێکی گەورەی هەڵبژاردن بەکاردێت بەڵام ژمارەی ئابوووریەکانی تورکیا ژمارەی ئومێد بەخش نین ئێستاکە ئەوەی کە ژمارە کەمێک پێش حساب پیشانتاندا $1 بەرامبەر بە 90.51 لیرەی تورکیا مەتەنها ژمارە بەڵام بڕ ئەوڕۆکە لە بازاڕەکانی تورکیا بەو ژمارە بەدەست ناکەوێت زیاتر لە سەروی 22 لیرەوە مامەڵی پێ دەکرێت ئەمەش ئەوە دەگەێنێت کە چیتر ئابووری تورکیا ئەو هێزێ نەماوە کە بتوانێت بەهای لیرە ڕابگرێتن لە ماوەی ڕابردوودا ئەوەی هەبوو لە توانای بانکی ناوەندی تورکیاوە هەموو هەوڵەکانی خستەگر بۆەوەی کە ئەو پارانەی کە لە بابڵین گەنجینەی وڵات هەیە بیخەنە بازاڕەوە بۆ ئەوی ئەو هاوسەنگیە ڕابگرن بەڵام ئێستاکە ئەو پارێش لە گەنجینەی وڵات نەماوە تورکیا کەوتۆتە حاڵەتەوەی کە ئاڵتونەکانی گەنجینەکەی بفرۆشێت تەنها لە مانگی 3 بۆ مانگی 4 نزیکی 48 تن ئاڵتونی لە گەنجینەی وڵات ورد کردوەوە بۆی بخاتە بازار لە ئێستاکە حالیان لە خلال 2 مانگی ڕابردوو 102 تن ئاڵتونی تورکیا لە بازارەکان ورد کردوەوە بۆ ئەوەی کە بیکاتەوە دۆلار و ناوخۆی وڵاتە ئەو دۆلار بخاتە گەڕ بۆ ئەوی هاوسەنگێک لە نێوان بەهای دۆلار و لیرە ڕابگرێت بەڵام دوای هەڵبژاردنەکان پێشبینی ئەوە دەکەین و پێشبینی هەموو ئابووریناسەکانیش ئەوە کە دۆلار بەرامبەر بە لیرەی تورکی تووشی ئۆڤەرشوتینگ دەبێتە بە شێوەیەکی بارچاو بەرز دەبێتەوە پێشبینەوە دەکرێت بکاتە سەروی 35 واتە 1 لیرە بەرامبەر سەروی 35 $1 بەرامبەر سەروی 35 لیرەی تورکی بەو ماوەیەکی کاتی تا ئەو کاتێککە ئەو حکوومەتە تازە دەست بەکار دەبێت کۆمەڵک ریفۆرم دەکات بە شێوەیەکی باشە. بەڕێز ڕەسەن ئێستا باسیەوەکەن کە بگاتە سەروی 30 لیرە دۆلارێک باشە ئێستا گوزەرانیان بەو جۆرێ ئەی ئەو کات چیەکەن یانە بێ لایەنەکان ئەتوانن بە بەڵێنی هەڵبژاردنێک کاریگەریان هەبێت لەسەر ئەو بەرزبوونە گەورەیە؟ ئەو ڕێفۆرمانەی کە بەرەی ئۆپۆزیسیۆن با بڵێن بانگەشی بۆ دەکات ئەگەر زوو کاری بۆ نەکرێتن ئەو بۆمبی ئابووری دەست بەرەی ئۆپۆزیسیۆن دەتەقێتەوە بەڵام ئەگەر سێری ڕێفۆرمەکانیش بکەین ئەو ڕێفۆرماننی کە بتوانین لە ماوەیەکی کەمدا کاریگەریەک دروست لەسەر ئابووری تورکیا بۆیە بە هەر شێوەیەک بێتن ئەگەر ئەردۆغان بمێنە یاخود بەرەی ئۆپۆزیسیۆن بێتە سەردەسەڵات وەکو بۆمبێک ئەو ئابووری دەست دەگرێتن ئەگەر کاری زوو کاری بۆ نەکات دەتەقێتەوە بەڵام بە شێوەیەک کە خەڵک ڕەوشی ئابووری ئێستا بەرەو خراپتر دەچێت ئەمڕۆکە چەند داتایەکی ناوەندی ئاماری تورکیام سیر دەکرد لە 13 منداڵەکان تورکیا توانن گۆشت خۆن 164 تەنها بە سەمۆن ماکەڕۆنە ڕۆژەکانیان بەسەر دەبن ئەمە وا دەکات وا پیشان دەکات تورکیا بەرەو هەژاری دەچێت ڕێژەی هەژاری لەو پەڕی ئاستی ماوەی ڕابردوویەتی ئێستاکە بۆیە خەڵکیش ئەوە دەبینێت تەنها بیر لە بەڵێنە ئابووریەکان دەکاتەوە زیاتر لەو بەڵێنانی دیکە بۆش بەرەی ئۆپۆزیسیۆنیش زیاتر تەرکیزی خستۆتە سەر بەڵێنە ئابووریەکان. باشە بینیمان پێش ساڵی 2000 تورکیا بە قۆناغێکی سەختی ئابووریاتی پەڕی بەڵام دواتر بانگەشەی هەڵبژاردن قۆناغەکەی گۆڕی و حکوومەتەکە یەک پارتی گۆڕانکاری گەورەی بەسەر ئابووریانە بەڵام ئێستا خەریکە دەچێتەوە ئەو قۆناغا یاخود بڵین بەهۆی بوومە لەرزەکە بەهۆی داکەوتنی بەهای دراوەکەی هەموو کاریگەری ئەمانەی لەسەر ڕێژی هەژاری زۆر بەرزە ئەتوانرێت یاخود بڵین بەچی ئەتوانرێت ئەمە چارەسەر بکرێ وە کاریگەری ئەم بەڵێنانە لەسەر ئەوە و بە تایبەت ئەو پرۆژانەی کە ئەردۆغان لە چەند مانگەی دوایدا خستیە ڕوو پرۆژەی پیشەسازی گەورە بوو لەسەر دانی غازی ماڵان بە خۆڕایی چەندین پرۆژەی گەورە دروستکردنی فرۆکە ڕێگەوبان هەموو ئەمانە کاریگەریە بێت لەسەر ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بە تایبەت لەسەر ئەوەی باگراوندی ئێوە کە ڕاپرسیتان کردووە لەگەڵ هاوڵاتیان یاخود لەگەڵ خەڵک ئایا کاریگەریە بێت لەسەر ڕای ئەوان کە بگۆڕێ هەروکوتم بۆ دەنگدەر ئابووری گرنگە چەند پارەی لەدەستا ئەو پارەتوان چی پێ بکرێت لە بازار ئەوە زۆر گرنگە بەڵام لە ماوەی ڕابردووەگە سیر بکەین دوای 2010ەوە ڕۆژی ئابووری تورکیا زیاتر بەرەو خراپتر ڕۆیش ئەوش دوای ئەوەی کە سیستەمی بەرەوبردنی وڵات دەست پەرلەمانتاریەوە چۆ سیستەمی سەرۆکایەتی کۆمارک ئێستاکە تەواوی دەسەڵاتەکان لای ئەردۆغان و هەر ئەو سیاسەتی ئەردۆغانی شوای کردووە کە ئابووری تورکیا بەو شێوەیە بڕاتن ئیستیقرار با بڵێن دۆخێکی ناسەقامگیر دروست بێت لە بازار ئەمە شوای کردووە کە ئابووری بەرەو هەڵدێر بباتن بەڵام دوجار ئەو بەڵێنانی کە بەو دوایە بەرەی با بڵێن دەسەڵاتدار وەکو ئاک پارتی وەکو ئەردۆغان کە بەڵێن بە خەڵک دەدەن کە مقارن دەکەی لەگەڵ بودجەی ئێستای تورکیا هیچ ئەو شتانە با بڵێن
حسابێکی بۆ نەکرا بوو کاتی کە بودجیان دەنووسیەوە بۆ تورکیا بۆیە ئەو هەموو ئەو بەڵێنانی ئەگە بێت و با بڵێن پەیڕۆ بکرێتن زەختێک لەسەر بودجەی تورکیا دروست دەکات دووبارە تووشی کورتێنانی دەکاتن. توێن بڵین ئەو بوومە لەرزەیە ئەو ئابووری ڕووخاند یا خودت کاریگەری هەبوو لەسەری یاخو بڵین کاریگەری سەختی هەبوو لەسەری بێگومان کاتێکە ئەو ڕووداوی بوومە لەرزە لە 6 شوبات ڕوویدا تورکیا زیاتر لە 5 ملیار دلار تووشی زەرەر کرد. ئەگەرچی دواتر ناوخۆی تورکیا و کۆمەڵە کۆمەکیان کۆ کردەوە بەڵام بتێنێتەوە ژێرخانێکی ئابووری 11 شار ڕووخا ئەمە پێویستی بە چاکردنەوە هەیە. هەر مەصرفێکیش کە لەو شوێنانە دەکرێتن پێویستە بۆی کە لە بودجەی وڵات سەرفی بکەی بودجەی وڵاتیش خۆی بە ئەو بوومە لەرزەیە ئامادە نەکرد بۆیە هەر هەنگاو لەسەر بودجەی وڵات بۆ قەرەبووکردنەوەی ئەو بوومە لەرزەیە ئەگەر بێت و لە ڕووی پێدانی یەکەنی شەجێبوون بێ یاخود نۆژەنکردنەوەی ژێرخانی ئابووری بێتن بێگومان زەخت لەسەر بودجەی تورکیا دروست دەکات و ئەمە شوی دەکات تووشی کورتێنانێکی زیاتری بکاتن. بەڕێز ڕەسەن ڕەمزی چاودێری کاروباری تورکیا سوپاس کە لەگەڵمان بوویت.